شووی یادی عاشورا دایان هەزار گەشتیاری ناوەڕاست و خواڕی عراقی هێناوەتە ناوچە گەشتیاریەکانی هەرێمی کوردستان. هاوینە هەواری دوکان لە پارێزگای سلێمانی بە دوو ڕۆژی ڕابردوو گەشتیارێکی زۆری ناوخۆی و باشوور و ناوەڕاستی عراق ڕۆیان تێکردووە. زۆرێک لەو گەشتیارانە دڵخۆشن لە ناوچە گەشتیاریەکان، دەشڵێن بنەماکانی گەشتیاری لە هەرێمی کوردستان ئامادەن تا سێکتەری گەشتیاری وەک سەرچاوەیەکی گرنگی داهات کەڵکی لێ وەربگیرێ. بەڕاستی شوێنە گەشتیارەکانی کوردستان ئەوەندە جوانن لەو شوێنە گەشتیاران چواردەر وڵاتەکانی خۆمان زۆر خۆشتن ئەگەر بێت و ئیحتیمامی پێ بدرێتن، بەرەو پێشچوونی پێ بدرێتن، شوێنی گەشتیاریش خۆش دروست بکرێتن، ئیحتیمامی زیاتر پێ بدرێت، باوەڕ بکە خەڵک لە دەرەوەی وڵات دێن بۆ سەردانیکردنی کوردستان و دەبێتە داهاتێک وەکو بڵین وڵاتی تورکیا سەرسەر گەشتیاری دەژێت. دەکرێت ئێمەش ئەوە بکەینە بەرنامەیەک خۆمان و پشت بە نەوت نەبەستین، پشت بە شوێنە گەشتیارەکان بەستین. ئێمە دوو نەدان ێوارە لە هەولێر هاتین بە ئایلی شەو لێرە بووین، دەوەشی خۆش فێنێک ئەوڕۆ ئینشاڵڵا پاش ئێوارە بنانمان خوارد دەڕۆینەوە ئینشاڵڵا. وەڵڵا هەستمان بە خۆشی کرد، هەستمان بە ئەمن و ئەمانەت کرد، هەستمان بە خاوێنی کرد. چێشتخانە و ڕیستۆرانتەکان لە هەر وڵات و شوێنێک بن بەشێکی گرنگی سێکتەری گەشتیارین. زۆرێک لە گەشتیاران لە کاتی گەشتکردن گرفتیان لەگەڵ جۆری خواردن و خواردنەوەی ئەو ناوچەیە هەیە کە بۆی دەچن. چێشتخانە و ڕیستۆرانتەکانی دوکان ئێستا وێڕای ئامادەکردنی خواردنە ڕۆژهەڵاتی و کوردەواریەکان بۆ گەشتیاران، خواست و داواکاری گەشتیارانی بیانی و ناوەڕاست و خواڕی عراقیش لە بەرچاو دەگرن و بەویستی گەشتیاران جۆری خواردنەکان ئامادە دەکەن. هەموو جۆرە خواردنێکمان هەیە، تابان ئێمە هەموو خواردنی شەرقی و غەربیژی تایە، بەڵام ئێمە وەکو داواکاری گەشتیار تابان بەدڵی گەشتیارە خواردنەکانمان نزیکە لەوانەوە. ئێمە زۆر لەگەڵ ئەوایان لە ڕووی سێرڤیس زمانەوە، لە ڕووی ئامادەکردنمانەوە، لە ڕووی پێگەداشتنی ناو مەقامەکەەوە بە هەموو شێوەیەک لەگەڵ دڵی گەشتیارە. دوکان هاوینە هەوارێکی سەرنجڕاکێشی هەرێمی کوردستانە و بەهۆی کەشوهەوا و هەڵکەوتە جوگرافیەکەی و ڕۆیشتنی زەی بچووک پیایدا ساڵانە سەدان هەزار گەشتیار ڕووی تێدەکەن. لە چەند ساڵی ڕابردوو هەوڵی زۆر دراوە کەرتی گەشتیاری لەو شارۆچکە گەشتیاریە زیاتر پەرەی پێ بدرێ. ئەوە وای کردووە سەرنجی زۆرێک لە گەشتیارانی ناوخۆ و دەرەوەش بۆ خۆی ڕابکێشێ. ئارەسەمین کوردستان 24 دوکان.